لە دوای بڕیاری کانونی یەکەمی ساڵی 2000 و لە 20 حوزەیرانی 2001دا و لە یادی 50 ساڵەی ڕێکەوتنامەی پەنابەرانی ساڵی 1951دا کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکان ئەو ڕۆژەی کردە بۆنەیەکی جیهانی بۆ ڕێزگرتن لە پەنابەرانی جیهان و چەسپاندنی مافەکانیان. سەرەڕای هەوڵی کۆمیساریای باڵای پەنابەران بەردەوام ڕێژەی پەنابەران بەرز دەبێتەوە و سەرچاوەکانی پێشوازی لێکردنیشیان کەم دەبێتەوە. Every year I mark World Refugee Day. This is my 8th. فلیپۆ گراندی سەرۆکی کۆمیساریای پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان لە پرێس کۆنفرانسێکدا لە جنێڤ لەگەڵ ئاماژەدان بە ئاوارەبوونی زیاتر لە 110 ملیۆن کەس لە جیهاندا هۆکارەکانی بۆ جەنگ و کوشتار و خراپی حکومڕانی و تێکچوونی ژینگە گێڕایەوە کە بەپێی ئامارەکان لە هەر خولەکێکدا 20 کەس لە جیهاندا ئاوارە دەبن. ئەوە لە کاتێکدایە بودجەی بەهاناوەچوونی ئەو پەنابەرانە بەهۆی قەیرانە ئابوووریەکان و کاریگەری قەیرانی دوای کۆڤید-19 سەرچاوەکانی نەتەوە یەکگرتووەکانی کەس کردووە. ڕێکەوتنامەی 1951 جەخت دەکاتەوە لەسەر قەدەغەی دەرکردنی پەنابەران و سزادانیان و پێدانی مافی کار و مافی نیشتەجێبوون و مافی خوێندن و وەرگرتنی یارمەتی و فریاگوزاری و مافی ئەنجامدانی نەریتە ئاینیەکان و مافی بەرزکردنەوەی سکاڵا لە بەردەمی دادگا و ئازادی هاتوچۆ و پاراستنیان لا گێڕانەوەی زۆرەملێ بۆ وڵاتەکانیان. بەڵام مافی پەنابەران لە زۆربەی وڵاتانی جیهاندا بە پێچەوانی ئەو بنەمایانە پێشێل دەکرێت. لە دوای کۆڕەوی ملیۆنی بەهاری 1991 گەلی کورد هەرێمی کوردستان لە ماوەی 3 دەی ڕابردوودا چەندین شەپۆلی ئاوارە ڕووی تێکردووە کە شەپۆلەکانی دوای جەنگی داعش لە شام و عێراق بەربڵاوترینیان بووە و بە سەدان هەزار ئاوارەی ناوخۆیی و پەنابەری وەرگرتووە کە بەتەنیا پەنابەرانی سووریا ژمارەیان نزیکەی 250,000 کەسە. ئاوارە ناوخۆیەکانیش بەو پێی هەرێم بەشێکە لە عێراق لە ئامارە جیهانیەکاندا باس نەکراون کە بەپێی ئامارە نافەرمیەکان لە دوای 2014 زیاترن لە 1 ملیۆن ئاوارەی سێگۆشەی سوننە. بوونی ژمارەیەکی زۆر پەنابەری سووری و ئێرانی و تورکی لە هەرێمی کوردستان و خراپی حکومڕانی لە ڕووی سیاسی و ئابووریەوە و کەمبوونەوەی هەلی کار بۆ لاوان و بەرتەسکردنەوەی بواری کاری کەرتی تایبەت لە هەرێمەکەدا ساڵانە بە هەزاران هاوڵاتی کورد بە شێوەی نایاسایی ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن و ڕێگەی هاتوونەهات دەگرنەبەر و ناوبەناو بە بڵاوبوونەوەی چیرۆکی دڵتەزێنی مردنیان کۆمەڵگە تووشی ڕاچەنین دەکەن. سەرەڕای ئەوەش بەهۆی نادیاری ئاسۆی داهاتووی هەرێمەکەەوە ئەستەمە کۆتایی بەم تراژیدیایانە بهێنرێت.